بەداخەوە ئێمە مامزەلات تەنها لە کیسی بنەماڵە و لە کیسی یەکێتی و لە ئەوان نەڕۆیشتەوە بەڵکو لە دەستی هەموو میلەتەکەمان و خەڵکی کوردستان ڕۆیشتووە و خەڵکی عێراق ڕۆیشتووە منتیقەکە ڕۆیشتووە. مامزەلات چەترێک بوو بۆ ڕێخستن و بۆ کۆکردنەوەی هەموو پێکاتەکانی عێراق و زۆر جار منتیقەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە پێم وایە مامزەلات کەسایەتێکی گەورەی ئەم وڵاتە بوو، بۆیە هیوادارم جێگای بەهەشت بێ و ئەوەی توانی و لەدەستی هاتکردی بۆ میلەتەکەی، ئەوەی کە نەکرا ڕەنگە پێی نەکرا بێت. بۆیە هیوادارم هەموو لایەک خەڵکی کوردستان بەردەوام بێ و ئەوەی کە ئەو نەیگەیاندە ئاخر خۆناغ میلەتەکەمان بتوانێت بگەێنێتە کوردستان و هەموو هێز و لایەنە سیاسیەکان هەمیشە کۆیەکردنەوە و هەمیشە ڕێکی خستن بۆ ئاراستەیە کە خزمەت بە وڵاتەکە و پێشکەوتن و ئاوەدانی و مەسەلەنەتەوەی و نیشتمانیەکان بکات. بە دڵنیاییەوە غایبی مامزەلات ڕەنگە هەموو کەسەی بینێکە ئەو بۆشاییە ئەو کێشانە ئەو گیرگرفتانە بوونی مامزەلات ڕەنگە ئاسانە بۆ وانە دروست. مامزەلات توانی خۆی بۆ خۆی شۆڕشێک دروستکات، میلەتێک لە گیر و گرفت و کێشەکان لە کاتێکا باڵی ڕەشی ناوەمێدی بەسەر وڵاتەکە کشا بوو، ئەو شۆڕشە بتوانێت بگاتە نەتیجە. ئێمە ڕەنگە لە مێژووی میلەتەکەمانە 23 شۆڕش و ڕاپەڕین هەبووە، بەڵام هەموو ئەوانە ڕەنگە نەتیجەکەی وەکو ئەم شۆڕشە نەبوو کە بگاتە بەشێک لە میلەتەکەمان ئازادی، سەرفرازی، ئازاری 91 چواری 2003 ڕوخانی ڕژێم، ئەمانە هەمووی بە دوای ئەوە داهاتنەوە. مامزەلات کەسایەتیەک بوو لە ڕەنگە نە پێشتر مامزەلات هەبووە نە لە کاتی خۆشی هاوشان و نە لە داهاتویشە مامزەلاتێکی تر. 41 ساڵ لەگەڵ مامزەلات نزیک بووین پێکەوە لە خەبات، لە تێکۆشان، لە فیداکاری. مامزەلات پیاوێکی بەهیمەت بوو، مامزەلات پیاوێک بوو هەمیشە لای ئەو بەهار بوو، هەمیشە یعنی هیچ کاتێک نەکسە و کێشە و گیر و گرفت ڕێگەی ئەوی نەگرتووە. لە ناخۆشترین ڕووداوەکاندا مامزەلات هەمیشە گەشتبین و لە پێشکەوتن و بە ئومێدێکی زۆرەوە هەمیشە قسەی کردووە و ڕوبەڕووی هەموو گیر و گرفتەکان. هیوادارم بتوانن بەو بچنەوە بەو کارانەی کە جەنابی مامزەلات کردوێتی و چاوبخشێنەوە بەو ڕووداوانەدا کە پێشتر بووە. من پێم وایە ئەوە باشترین ڕێگەیە کە پێکەوە بتوانین هەمومان کاری لەسەر بکەین بۆ ئەوەی ئێمە میلەتەکەمان بگاتە دوا سەرکەوتنەوە، دوا قۆناغی پێشکەوتنی وڵاتەکەی خۆم. من لە ڕاستیا نازانم منی بە چه زمانێک، بە چه ئەخڵێک، بە چه مێشکێک تعبیر لەوە بکەم کە مامزەلات ئێستا لەو گۆڕە بێت و ئێمەش لێرە وەستابین. لە ڕاستیا بە ئاسانی تعبیرەوە ناکرێ، بەڵام من دەڵێم دڵنیا بێت ئێمە بەردەوامە بین لە خەبات و تێکۆشان و فیداکاری، ئەوەی تا ئەو قۆناغی ئەو وێنایەتی ئێمەش ئەوەی پێمان کرێت بتوانین بگەینە ئاواتەکانی ئەو بگەینە دوا قۆناغی سەرکەوت.